بەناوی خۆی گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست دوای زیاتر لە دوومانگ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تاکو ئێستا لایەنەکان لەسەر پێکێنانی کابینەوەی حکوومەت هێرێمی کوردستان ڕێک نەکەوتن هاوکات پەرلەمانی کوردستانیش کارەکانی پەکی کەوتووە نەتوانراوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێدرێت بە میوانداری بەڕێزان دکتۆر جعفەر عەلی ئەندامی پێشووتری پەرلەمانی کوردستان و سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا ڕاپۆرتێ دەبین. تا ئێستا گفتوگۆی جدی بۆ پێکەنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم دەستی پێ نەکردووە. پارتی کە بە براوەی هەڵبژاردنەکان دادەندرێت لە هەوڵی پێکێنانی حکوومەتدایە و بڕیارە لە ڕۆژانی ئایندا سەردانی لایەنەکان بکات. بەڵام بۆ جۆرەی کە پارتی مەبەستێتی هەنگاوەکانی پێکێنانی حکوومەتی نوێ دوا دەکەوێت. پێم وایە بەبارەکەی کە گفتوگۆکردن لەگەڵ لایەنەکانە بەو شێوەی ئێستا پارتی دەوێت لەوێ قورس بێیانی چکە مەسەلەی سەرۆکی هەرێم و مەسەلی سەرۆکایەتی هەرێم بۆ خۆی و حکوومەت و پێکێنانی حکوومەت هەموو بۆتە یەک پاکێز مەسەلەی سەرۆکایەتی پەرلەمان دیسانەوە لەوێ یعنی هەموو پرسەکان بە ئاڵۆزی کەوتوتە بەردەمی ئەم کابینەی ئێستا لایەنەکان لەوێ بەشداریکردنیان قورس بێیانی ئەوە گفتوگۆیەکان قورس دەبێ و درێژەش دەچێشێ. گۆڕان بەڕوونی باسی لە بەشداریکردنی لە حکوومەتدا نەکردووە. جێگری سەرۆکی جواتی گشتی بزوتنەوەکە دەڵێت ئەگەر پارتی مەرجی هەبێت بۆ بەشداریکردنی گۆڕان لە حکوومەت ئەوانیش مەرجی خۆیان هەیە و گۆڕان ناوێت دەسەڵاتێکی کارتۆنی هەبێت لە کابینەی نوێمدا. ئەگەر ئێمە بەڕاستی بچینە حکوومەتەوە ئۆپۆزیسیۆن نەبین ئێمەش مەرجمان هەیە مەرجی ئێمەش دەبێ ئەوە بێ ئایا پارتی هیچ لە ئێمە ناشارێتەوە ئایا بە ڕاشکاوی کە حکوومەت تەشکیل دەکەن لەگەڵ ئێمە بە ڕاستگۆی دێنە پێشەوە وەکو جارانی پێش و نابن بڕوا ناکەم گۆڕان ئەوە قبول کە پارتی نێشتە هیچ ژێربارێکەوە بەڵام تۆ هەموو شتێک بۆ ئەو بکەی بەڵام لە کاتێکە ئەگەر گۆڕان ئەمەی قبول کرد من وەکو خۆم من پێم باش نییە بەڕاستی نەک هەر بۆ گۆڕان پێم خۆشنە لایەنەکانی تریش بچن چونکە ئەوە دەبێ بە احتیکاری دەسەڵات چونکەوەسە زۆر خراپ دەبێ تۆ کە نەتوانی لێپرسینەوە بکەی نەتوانی بە دوواداچوو بکەی بۆ هیچ شتێک کەواتە ئەوە بە ئارەزۆی کۆمەڵ حزبش بەڵێ دەبێت تۆ دەبێت کارتۆنی دەبێت لە هیچ دەسەڵاتی نابێت. بڕیارە لە هەفتەی ئایندەوە لەسەر پرسی پێکەنانی حکوومەتی نوێ پارتی سەردانی بۆ لای لایەنەکان دەست پێ بکات. لایەنەکانیش دەڵێن ئەگەر پارتی مەرجی هەبێت بۆ بەشداری پێکردنیان لە حکوومەت ئەوانیش بێمەرجی پێشوەختە ناشە نێو کابینەی نوێی حکوومەتەوە. ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک دکتۆر جعفەرێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرەتا دەمەوێت سەرنجی بەڕێزت لەسەر هەردوو کاندیدەکەی پارتی بزانم کە پارتی لە کۆبوونەوەی سێیە مانگە مەسرور بارزانی بۆ سەرۆکی حکوومەت و نێچیروان بارزانی بۆ سەرۆکی هەرێم کاندید کرد. زۆر سوپاس بۆ بەڕێست و سلااوڕێز بۆ کاک سۆران و سەرجەم بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیەم. لە ڕاستیدا من هەمیشە بڕوام وایانی هێزی براوە لە هەڵبژاردننی دیموکراسیانەدا هەرچەندە تەبەن ناو دووکانەدا هەڵبژاردننی دیموکراسیان لە هەرێمی کوردستان ئەم هەڵبژاردنە بە هەموو ئەو باری سەرنجانی کە لایەن هێزە سیاسیەکان و لایەن خەڵکی کوردستان و لایەن چاودێرانی سیاسیەوە کە لەسەر کۆی هەڵبژاردنە پرۆسەکە هەبووە بەڵام بە نەتیجە پارتی هێزی یەکەم و براوەی یەکەمی هەڵبژاردنەکە بووە. کاتێک کە تۆ براوەی یەکەمی هەڵبژاردننی بەڕاستی ئەمە بەپێی هەموو پێوەر و پرەنسیپ و بنەماکانی دیموکراسیش کە متەبع لە هەموو دنیادا تۆ مکەلەف دەکرێت بەوەی کە حکوومەت تەشکیلکەی بۆیە ئەوان لەوەدا ئازادن چێ کاندید دەکەن بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکی حکوومەت و چێ کاندید ناکەن ئەمەیان لەولادا بنین. بەڵام ئەوەی کە دێتە سەر مۆزۆی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی هەرێم لە ئێستادا بەپێی قانون ینی هەڵپەسێردراوە ینی ئەم پۆستا هەڵپەسێردراوە جارێککە دەبێت سەر لە نوێ پێک بکەندرێتەوە تشکیل بکرێتەوە هەیەتی نوێ بۆ دابدرێت چەندە هەیەتەکان هەنە هەمووش موچەی خۆیان وەردەگرن بەڵام جارێککە دەبێت سەر لە نوێ ئەمە تشکیل بکرێتەوە. ئەم تشکیلکردنەوە بەتەنها پەیوەندی بە پارتیەوە نیە بڕیاری لێبدا پەیوەندی بە هێزەکانی تریشەوە هەیە و ئایا قسە لەسەر ئەوەیە سەرۆکایەتی هەرێم خودی سەرۆکی هەرێم وەکو شەخص لەناو پەرلەمان هەڵدەبژێت کە پارتی لێسەرا کار بۆ ئەمە دەکات یان لە دەرەوەی پەرلەمان و لایەن خەڵکەوە دەنگی پێدەدێ. من پێشتریش و ئێستاش لە ڕاستی وەکو ڕێی خۆم
هەمیشە بڕۆم وا بە سەرۆکێرم ناو خەڵک هەڵبژێردرێ باشتر لەوەی ناو پەرلەمانی کوردستاندا هەڵبژێردرێ ئەمە دوو لایەنی هەیە لایەنێکەوەیە کە ڕاستە دەڵێن ناو پەرلەمان بێ و لەژێر چاودێری پەرلەماندا دەبێت ئەمە کە پەرلەمانێکی ئەکتیڤ و کارا و فعال و چاودێرێکی بەهێزی دەسەڵاتی تەنفیزی بێت دروستە بەڵام پەرلەمانی کوردستان ئەو پەرلەمانە نیە من حورمەت و ڕێزم هەیە پەیوەندی بە دەستگاکەوەیە نەک بە شەخصەکانەوە نەک بەو خەڵکانێک کاری ناودا دەکەن پەیوەندی بە خودی مؤسسەکەەوە هەیە کە یەکێتی و پارتی نیان هێشتا بە دامەزراوەیەکی چاودێری بەهێز تەشریعی بەهێز ڕقابی بەهێز بەسەر دام دەستگای تەنفیزیەوە هەمیشە بارمتی دەسەڵاتی تەنفیزی بووە هەمیشە لەژێر چەپۆک و چڕنوکی تیژی دەسەڵاتی تەنفیزی و هێزە باڵادەستەکان و هەیمەنی حیزبی یەکێتی و پارتیدا بووە بۆیە ئەم دەسەڵاتەی نەبووە کاتێک کە تۆ ئەم دەسەڵاتەن دەبێت سەرۆکی هەرێم ناو پەرلەمانیشدا هەڵبژێردێ بەڕاستی هەمان دەور دەبینێتەوە بەپێ و یاسایی کە لە سەرۆکاتێرم ئەگەر دەستکاری نەکرێت ئەمە دیوێکێت دیوەکەی تری ئەگەر ناو خەڵک هەڵبژێردرێ ینی دەشێ پارتیم هێزە براوە نەبی ینی بێم نەبێت لە برنەوەی پۆستی سەرۆکی هەرێم خۆ پۆستی سەرۆکی هەرێم ئیلا دەبێت لابد دەبێت هەڵبژاردن بێ ئیمکانی نییە ئەمە پۆست نییە بڵێ ئەم براوی یەکەمی هەڵبژاردن سەرۆکی هەرێم بۆ بنەوە دایدەنێم پارتی مافی خۆیەتی چێ کاندید دەکات چێ کاندید ناکات با لە بەرامبەرەوەدا ئەوەی گرنگە کێشەکە پارتی نییە بەلای منەوە کێشەکە دەرەوەی پارتیە هێزە سیاسەکانی دەرەوەی پارتیە تا چەند دەتوانن لە بەرامبەر ململانەی پارتیدا سەرکەوتوو بن تا چەند ئایا دەتوانن لە بەرامبەر مەرجەکانی پارتیا خۆ لە بەرامبەر مشارەکە پێکردنیان لە حکوومەت کە ئێستا بەشێکی زۆریان بەڕاستی بە معارەزەی پێش و بە بەوانش کە دەسەڵاتدا بوون پەلەیانە بۆی پۆستێک یا ئیمتیازێک لە ناو دەسەڵات و لە پۆستە سیاسەکانی ناو حکوومەت و ئیدارەکانی ناو حکوومەت وەربگرن پارتی دەشێ و مەرجەشان بەسەردا فەرزکا بەڕاستی ئەو مەرجە بسەپێنێ من بە دووری نازانم لە بەرامبەر مشارەکە پێکردنیان ناو حکوومەت و پێدانی کۆمەڵی پۆستی وزاری و پۆستی ئیداری باڵاتر باڵا زەمانەتی ئەوەشیان لێ وەربگرێ کە بە بەرژەوەندی پارتی لە ناو پەرلەمانی کوردستان ئەگە سەرۆکی هەرێم هەڵبژێردرێ دەنگ بدەن و ئەگەر لە دەرەوە هەڵبژێردرێ داوا لە هەوادار و لایەنگران و ئەندامانی خۆیان بکەن دەنگ بەکانی دەکەی پارتی بەیانلانی کەم کاندیدیان دەبێت کە لە ناو خەڵکەوە هەڵبژێرێ کە بۆ چون دوایمە پێچوانی سیستەمی پەرلەمانی بەم دەسەڵاتە زۆر خودێستا پارتی لە کەمیان زیاتر مەسەلەن سەرکەوتوو دەوێت بۆ مەسەلەی هەڵبژار زیندوکردنەوەی سەرڕاستیدا کێشەکە بەنسبەتەوە ئەوە نییە کە لە ناو پەرلەمان هەڵبژێریان تۆ تەماشاکێ کەمتر لە 160 خەڵکی کوردستان دەنگی داوە تۆ بەچی پێوەرێک ئەم ڕێژە کەمە دەبێتە نوێنەری کۆی خەڵکی کوردستان و دەنگ لە جیاتی من و تۆش دەدات یعنی ئەمە گرفتەکە لێرەدایە تۆ لە ناو هەرێمی کوردستاندا خەڵکێکی ئەجگار زۆر بێ ئومێدە لە دەنگدان تووشی یەز بووە تووشی ناومێدی بووە تووشی ڕەشبینی بووە تووشی جۆرێک لە ناومێدی بووە کە بتوان لە ڕێگای کاری پەرلەمانی و هەڵبژاردننی دموکراسیانەوە بتوانێت گۆڕانکاری بنیادی گۆڕانکاری ڕیشەیی لە سیستمی سیاسی لە هەرێمی کوردستاندا بکات لە عقلیەتی سیاسی هەرێمی کوردستاندا بکات لە هوشیاری سیاسی هەرێمی کوردستاندا بکات و لە ئەدای سیاسی بکات بۆیە کاتێک لەوە بێئومێد دەبێ مشارەکە ناکات لە هەڵبژاردندا بەڵام کاتێک دێتە سەر ململانی سەرۆکی هەرێم من تەسەوڕ دەکەم ئەگەر یەکێتی کاندیدی هەبێ ئەگەر گۆڕان کاندیدی هەبێ ئەگەر کۆمەڵی ئیسلامی کاندیدی هەبێ ئەم هێزە سیاسیانە کاندیدیان هەبووی و لە نێوان خۆیاندا بتوانن جۆرێک لە ڕێککەوتنامەی هاوبەش بکەن لەسەر کاندیدێکی هاوبەش ساغ بنەوە دەتوان ململانی پارتی بکەن بەڵام لە کاتێکدا کە ئەوان نتوان ئەمە بکەن بەڕاستی گلەیەکەوە تەنها لەسەر پارتی نابێت لەسەر ئەو هێزانەیە کە لەدەروی پارتینە بەڵێ سپاس دەکەم کاوی تۆ دواتکەرم و لای بەڕست کاک سۆران جەناویشت بەخێر بێ سپارت بە ئەو دوو کاندیدە دوو بۆ چوونی جیاواسی هەندێکیان پیان وایە کە ئەمە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵاتە هەندێکیان پیان وایە ئەمە بە زیاتر بە بنەماڵەیکردنی سیستەمی حکومڕانی و قۆڕخکردنی مەسەلەن پۆستەکانە لایەن بنەماڵەیەک ڕای بەڕێزت چیە لەسەر دیاریکردنی و دوو کاندید بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان لە ڕاستیە ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەگوزارێ هەموو شتێک هەیە جگە لە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات لە هەرێمی کوردستان لە بەڕێوەبەری فەرمانگەیەکەوە و لە مدیر ناحەیەکەوە هەتا سەرۆکی هەرێم هیچی ئامادە نیە لە کورسیەکەی بێتە خوار بەڵام ئەو سەرۆکی حکوومەت گۆڕاوە بۆچی ئامادە نیە ینی سەرۆکی حکوومەت دوای 17 ساڵ گۆڕا بە سەرۆکی هەرێم ئەوەی کە ئێستا ڕوو دەدات و پارتی دیموکرات براوەی یەکەمی لیستەکانی هەڵبژاردنە نەک زۆرینەی هەڵبژاردن هەرچەندە ئەگەر ڕاشکاوانە قسە بکەین پارتی ئەم جارە زەمانەتی 56 کورسیەکەی کردو بێ لە 45ەکەی خۆی بەداخەوەی لەم کە تا ئێستا لە هەرێمی کوردستان من نازانم بە چ پێوەر و یاسایەک 11 کورسی دانراوە بۆ پێگاتە ئاینی و نەتەوەیەکان لە هەرێمی کوردستان کە 3 پارێزگاین و تا ئێستا 2 ملیۆن کەس مافی دەنگدانیان نییە لەم 3 پارێزگایە 11 کورسیدا بنرێ بۆ پێکهاتەی نەتەوەی تورکومان و
پێگاتەی ئاینی مەسیحی و ئاشووری و ئەمانە من ڕێز و حرمەتم بۆ یەک تاکێک هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر هەر ئاین و نەتەوەیەک بێ ئەگەر ئاینیشی نەبێ ئەمە وەکو خۆی ڕێز لێگیراوە بەڵام هێزێکی سیاسی بێ نوێنەرایەتی ناڕاستەقینە بۆ ئەمانە دروستکە گوایە ئەمانە نوێنەرایەتی حەقیقی ئەماکەن بەداخەوە ئەو 11 پێک هاتەیە هەمویان نا بەڵام زۆرینەیان نوێنەرایەتی حیزبێکی دیاریکراوەکەن کە پارتی دیموکراتی کوردستانە ئەگەر نا ئەم جارە پارتی دیموکرات وا لعبەکەی ڕێک خستووە لە هەڵبژاردنە کە پێویستی بە کەسی تر نەبێ بێمنەت بێ لە هەموو لایەنەکانی تر وەک دەبینین ئێستا بێمنەتە خۆی دەزانێ واقعی هەرێمی کوردستان تا ئەم ساتە دوو ئیدارەیە یەکێتی نیشتیمانی ئەگەر پارتی دیموکرات یەک لە سەرسەی حکوومەتەکەشی باتێ بەڵام لە ڕووی جوگرافیاوە ئیدارەی هەرێمی کوردستان دوولەتە یەک بست بازگەی سماقۆڵی یەکێتی نایەتە دواوە بۆ کانی وەتمانە گەر هات و یەک لە سەرسەی حکوومەتی بنێ واقعی هەرێمی کوردستان ئاوا لەت کرا و دابش کراوە بەڵام لە پۆستەکانە خلاف و کێشە هەیە بێمەوە سەرەوەی کە ئەمە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵاتە نەخێر سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان لە بنەماڵەوە بچووکتر بۆتەوە بۆ خێزان ئەوەی کە ئێمە ئێستا دڵمان بەوە خۆشە مەسەلەی سەرۆکایەتی هەرێم دێتەوە پێش پارتی پێی تەبیعیە سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێرەیە لە ناو خەڵک ئەو کاتەگەر لە ناو پەرلەمان بوو هەر هێزێک باوەڕی وابێ سیستەمی حکومڕانی هەرێمە بێ بە پەرلەمانی ئەسڵان کاک دکتۆر بۆ خۆی لە خولی سێیاندامی پەرلەمان بووە دەزانێت ئەو دامەزراوەیە چ معاناتێکی گەورەی بەدەست ئەم عەقڵێتی حکومڕانیەوە هەیە ئەمانە پەرلەمانیان بەس بۆ ئەوە ئەوێ یاسایان بۆ دەربکاو کە کاتێکیش پێویستیان بە یاسا بوو بۆی شەرعیەتی لێوەرگرن ئەگەر نا پێویستیان بۆ نییە پەرلەمانێک بێت شەرعیەتیان لێوەرگرێتەوە کاتێک شەرعیەت لە دەسەدەن بۆیە ئەم سیستەمی حکومڕانیە سیستەمی خێزانە ئێستا بچووک بۆتەوە دایرەکە مافیەوان نییە لە کاتێک ئەوان زۆرینن ینی ئەو مافیان نییە بۆ منەوەکو دکتۆر وتی یعنی ئەوان ئازاد نین لەوەی کێ دیاری دەکەن کێ دیاری ناکەن بەڵام ئەمە ئاڵوگۆڕی دەسەڵات لە ناو حیزبێکە لە کەسێکەوە بۆ کەسێک ئەمە ئاڵوگۆڕی دەسەڵات نییە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات ئەوەیە کە هەڵبژاردن لە ئەنجومەنی پارێزگاکان کراوە لە شاری هەولێر ئەو لیستانەی تر دەنگیان هێناوە کورسیان هێناوە بەشداریان پێ نەکردوون لە حکوومەتی خۆجێیی کە لە کاتێکا باوەڕیان بە ئەنجومەنی پارێزگاکانیش نییە بەرحاڵەوەی کە ئێستا هەیە فعلەن پارتی دیموکرات ئازادە لەوەی کە کاندی دەکا بەڵام لایەنەکانی تر و خەڵکیش ئازادە لەوەی کە ڕای خۆی بڵێ و چۆن مامەڵە بکە بەشداری دەکا لەو حکوومەتە یان نایکا هەردوو ئەم بەڕێزە چ پێشنیازکراو بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کابینەینەوە چ سەرۆکی کابینەی ئێستەی هەشت تاقیکراونەتەوە بەوەی کە یەکێکیان 17 ساڵ 20 ساڵ نازانم ڕەنگی حکوومەتی گرتووە هەر لە حکوومەت سەرۆک وەزیران بووە لە یەک ئیدارەیی لە دوو ئیدارەی یەکێکی تریان سەرۆکی دەستگایەکی هەستیاری هەرێمی کوردستان بۆ کانجومەنی ئاسایشە بۆیە ئەمانە تازە نین بۆ خەڵکی کوردستان بەڵام تاقیکردنەوەی پێشنیازکراوی کاندیدی پارتی دیموکرات بۆ سەرۆک وەزیران لە ناو سەرۆک وەزیرانە نوێیە بۆیە خەڵکێک پێی وایە حکوومەتێکی ئەمنی دروستە بێ خەڵکێک پێی وایە مەسەلەن پێی وایە مەسەلەن ئەو ڕۆڵی هەیە بۆ لە پاراستنی ئەمن و ئاسایش ینی سەرکەوتووە خەڵکێکیش ئەم قسەی هەیە دەزانی دەستگای ئەمنی هەرێمی کوردستان هەمومان باشە زانین ڕۆڵیان هەبووە لە پاراستنی ئارامی هەرێمی کوردستان و لە سنوورەکان لە ناوخۆ بەڵام ئەمانە دەستگای حیزبین تێوەگلاون لە تیرۆر تێوەگلاون لە ڕفاندن تێوەگلاون لە بێسەر و شوێنکردن لە ئەشکەنجەدان و بەشێک لە ناشرینی ڕووی هەرێمی کوردستان سەرە ڕای دەستکەوتەکان
ئەو پێشێلکاریانی مافی مرۆڤەکە و دەستگا ئەمنیانە ئەنجامیان داوە بۆیە ئەمانە لە زیهنی خەڵکی هەرێمی کوردستانە بوونی هەیە و بڕیاری پێشوەختەش نادەین بەسەر هیچ کەس و لایەکە بۆی کە لە ئێستەوە بڵێن چییە بەڵام ئەزمون کراو لە بەردەستمانە و عەقڵیەتی حکومڕانی ئەم حیزبانەی هەرێمی کوردستان کە جڵەوی جونگە هەستیاریەکانیان گرتووە باشە زانین چۆن تێڕوانینیان هەیە بۆ حکوومەتداری بە کورتیانی جیاوازی نییە لە ئیدارەدانی پۆستێکی ئەمنی و پۆستی حکوومەتە ینی ئەوە جیاوازی زۆرە بە دڵنیاییەوە باشە بەڵام ئەو خۆ ئەوە ئایندە ڕوونیەکاتەوە کە ئەو جیاوازیە چۆن دەرەکەوێەوە چۆن مامەڵەی حکوومەتداریەکەن وەزارەتەکانەکەن ئەو لایەنانی لەگەڵیان بەشدارە ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنن لە دەرەوەی ئەوانن ئایا پێیان وایە کەس ئۆپۆزیسیۆن بووە بێ سەرکوتیکەن ئەبێ مافی نەبێ ئەبێ هیچ حەقێکی نەبێ یان هەرکەس لەگەڵیان بەشدار بوو ئەبێ ئیتر بەڕاست و چەپی ئەوان بڵێ ئەوەیە کە ئێوە ئەتانەوێ ئەمە لە ئایندەیە دەرەکەوێت. سپاس دەکەم کاکتۆر بەرەزوت پارتی ئەو مافێنیە کە سەرۆکێرێم بەبێ لایەنەکان ینی زیندوو بکاتەوە ینی بۆچی پارتی مەسەلەن بەبێ گەڕانەوە بۆ لایەنەکانی تر سەرۆکێرێم مەسەلەن پۆستی سەرۆکێرێم کارە دەکاتەکە لە کاتێکە لە پەرلەمانە سەر کراوە. زین چۆنە کاک حەکیم قەناعەتم وایە پارتی لە ئێستادا ینی لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستاندا ینی عەرقەلە و کۆسپی زۆر گەورە لە بەردەمی خۆیدا نابینێت لە هەر بڕیار و هەر هەنگاوێکی کە بێ هەڵی بنێ. لە ڕاستیدا ئەگەر لە هەڵبژارنەکانی ڕابردوودا پارتی بەم ئەندازەیە نەیتوانی بوو ژماری کورسیەکانی گەورە بکات و لەو لاشەوەی کە کاکسۆران ئاماژەی پێدا ئەم کەمە نەتەوەی و ئاینیانەی کە هەنە لەگە حرمەت و ڕێی زۆرمان بۆیان بەڵام ئەمەش ئیزحافێکی ترە بە حەقی خەڵکی ئەم وڵاتە کراوە بەڕاستی کە 11 کورسی بۆ ئەم کۆتایانە بەم شێوەی کە هەیە دانراوە. ئێمە خۆ ئەگەر سەیری ئەو کوڕاسانە بکەن کە دەماوەی 4 ساڵ لەسەر CV ئەندام پەرلەمانەکان دەردەچێت تۆ سەیری کە هێندێکیان لەو برادرانە لایەنی سیاسی دەنووسن پارتی لە کاتێکدا بەدەنجی کۆتا دێ هەرخوان ینی ئەمە ناشارنەوە ئەمە ئەو کتابان ئەو کوڕاسانە هەیە لە بەردەستماندایە لایەنە سیاسەکان دەنووسن پارتی واتە هەر پارتینی ینی بەڕاستی ئەما گەر یەکێتیش بێگە گۆڕانیش بەگەر کۆمەڵیش بە هەرە قسەیە دەکەین ینی ئەمە دەبێت ئەوە تا بۆ خۆی بەڕاستی حرمەتی ئەم ئینتیمانەتەوەی و ئاینی خۆی بگرێت و داکۆچکاری ئەم ڕەوت و ئایدیا و فکر و نەژادە دیاری کراوە بێت بە یەک چاو هەوڵدا وەکو باقی نەتەوەکانی تر و ئاینەکانی تر لە کوردستاندا مافەکانی بۆ پارێزرێ بار حەڵەمە بابەتش ئەوەی کە پارتی دەوێت لە بڕوای مندا کۆسپی گەورە لە بەردەمی خۆیدا نابینێ بۆیە لە ئێستادا ئەوەی کە لە ڕوانینی من پارتی هەوڵ دەدا ئەو مەرجانەی کە هەیەی بۆم سۆگەرکردنی پۆستی سەرۆکی هەرێم لە ڕێگای بەخشینی چەند ئیمتیازێک بە هێندێک لایەنی سیاسی زەمانەتی تەواوی بکات ئەگەر 100% ئێستا زەمان نەبێت بۆ نمونە 45 زایدن 11 گەم 11 تەواو زەمان نەبێت بەشێک لە هێندێک حیزبە بچووکەکانی تر زامنن بۆ پارتی وەکو کۆتاکان ینی کورسی ئەوانیش زامنە دەنگی ئەوانیش زامنە بۆ پارتی لەناو پەرلەمانی کوردستان واتە ئەوەی کاکسۆران گوتی دقیق وایە پارتی لەناو پەرلەماندا کێشەی نیە لە هەڵبژاردننی سەرۆکێریمدا هیچ کێشەیەکی ئەوتۆی نایەتە بەردەم بەڵام دەشێت لە دەرەوەی پەرلەماندا کێشەی بۆ دروست بێ بۆچی چونکە خەڵکێکی ئێجگار زۆر لە کوردستاندا بەشداری دەنگدانی نەکردووە لە پەرلەمانی کوردستاندا ئەوانە دەنگدەری پارتی نین تەنها لە دوهۆک زیاتر لە 135 بەشداری دەنگدانی نەکردووە ئەمە دەنگدەری پارتی نین پارتی ئەمە دەبینێ زۆر بەوازەحی بۆیە من تەسەوەڕ ناکەم پارتی هەموو هەوڵێکی خۆیدا هەڵبژاردننی سەرۆکێرم لە دەروی پەرلەمان نەکرێت لە ناو خەڵک نەکرێ ئەم جارە هەوڵ دەدان ناو پەرلەمان بیکات چونکە ناو پەرلەمان ڕێژەی سەرکەوتنی پارتی تا ئەندازەیەکی گەورەم سۆگەر نزیک لەم سۆگەرە بۆ پێشتر دژیەمە بوو پەرلەمانی لەسەرم پرسە ینی دۆخەکە جیاوازە دۆخەکە جیاوازە دوو دۆخی تەواو جیاوازن پارتی لە یەکێتی لە دۆخێکی خراپدایە گۆڕان لە دۆخێکی خراپدایە ئەو یەکگرتو لە دۆخێکی خراپدایە واتە هەموو ئەو هێزانی کە لە دەروی پارتی یاخود بە جۆرێک لە جۆرەکان لە سەنگەرێکی جیاواز لە پارتی بوون ئەوەی کە دۆخی ڕەنگە لە هەمووان باشتر و بێبڕاستی کۆمەڵی ئیسلامی بێ لە هەڵبژاردنەکاندا باقی هێزەکانی تر هەمویان دۆخیان بەرەو خراپی ڕۆیشتووە ئەمە هەمووی لە بەرژەوەندی پارتیە هەر هەمووی بەڕەغمی ئەوەی کە لە دهۆکیشدا بۆ یەکەمین جارە لە هەڵبژاردنێکدا بەم ئەندازەیە بەم ڕێژەیە گەورە نسبەیەکی گەورەی دەنگدەر ناچێت بۆ دەنگ بۆ سەر سندۆقی دەنگدان ئەمە تۆ حسابی ساختەکاری و تەزویرەکەشدا بەرچاو بگرە هێشتا ئەم ڕێژە زۆرە لە دهۆک بۆ پارتی زەنگێکی مەترسیدارە و بۆ خەڵکی دەرەوەی پارتیش بەڕاستی دڵخۆشکەرە من لە هەڵبژاردنە لە هەشتێک زیاتر دڵم بەوە خۆش بۆ لە ڕاستیدا دڵم پێی خۆشە کە لە دهۆک خەڵک دەنگ نادا بە پارتی دەنگ نادا بە یەکێتی دەنگ نادا بەم دەسەڵاتەوەتە هەیمەنەی ئەم دەسەڵاتی ڕەفز کردوتەوە ئەم دەسەڵاتی ڕەفز کرد قبوڵی نییە چیتر
پرسیاری جدی هەیە لەسەر ئەم دەسەڵات یاوەتە خۆ چاک دەکە یا دەنگت پێ نادەمەوە بۆیە لە ئێستادا پارتی گرفتی زۆر گەورەی لە بەردەمدانی باشەکەی چۆن ماوە لەگەڵەوە بکەن کە بەرە زووتت نایە بەتەنیا مافی نیەم پۆستە کارە بەتەنیا مەبەستم لەوەیە ناتوانێت سەرۆکی هەرێم دابنێ پارتی ناتوانێت پۆست سەرۆکی هەرێم دابنێ ئیلا پێویستی بەهێزی تر دەبێت 45 کورسی هەیە بە 45 پێویستی بە 56 دەنگ هەیە ناو پەرلەماندا ئەم 56 ئەگەر بە کۆتاکانیش 8 تا 9 10 کورسیش سۆگەرکە هێشتا ناکاتە 56 بەڵام هێندێک ئەمە نزیکە لەم سۆگەر لە ناو پەرلەماندا بەڵام ئەگەری تەواو 100% مسۆگەر نییە بڵێ پارتی ئیلا دەیباتەوە لێ پارتی لە ناو پەرلەمان سۆگەرتە تاوکو لە دەرەوەی پەرلەماندا لە دەرەوەی پەرلەمان پێویستی بە هێزەکانی تر زیاتر دەبێت نەک ناو پەرلەمان کاتێک دەرەوەی پەرلەمان هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بکرێت پێویستی زۆرتر زیاتر بە گۆڕان دەبێت پێویستی زیاتری بە کۆمەڵی ئیسلامی دەبێت پێویستی زیاتری بە یەکگرتووی ئیسلامی دەبێت پێویستی زیاتری بە یەکێتی دەبێت خۆ یەکێتی بۆ معنای ناکە بەشداری لە حکوومەت کە بەشداری نەکە دەنگی پێبدایە دەنگی پێیاندا بۆ معنای یەکێتی دەخرێتە دەرەوەی بازنەکە ئەمە شتێکە تقریبان تا ئەندازەیەکی گەورە هەموو چاودێر و هەموو خەڵکێک کە کەمی ئاگایی سیاسی بێ دەزانێت پارتی بە یەکێتی حکوومەت تشکیل ناکە ئیمکانی نێشتی وا بکات چکە پارتی لەم سنوورە هەر دەسەڵاتی نابێت لەم زۆنە هەر دەسەڵاتی نابێت یەکێتی لە حکوومەتدا بێت لە حکوومەتدا نەبێت هەر دەسەڵاتدارە لەم سنوورەدا ئەمە واقع ئەو هەمان دەبینین پێ دوای ینی ئەمانە دەسەڵاتانی کە دراون بە مەسعود بارزانی لە یاسای سەرۆکایەتی هەمان شتیش بدرێت بە نێسیمان بارزانی ئەمە ڕەنگە یەکێک لەو پرسیارە جدیان نەبێت کە بۆچی پارتی دەیەوێت هەڵبژاردننی سەرۆکی هەرێم باتەوە ناو پەرلەمان بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە زۆر و زەوەندە ئەم دەسەڵاتە ڕەهایی کە پێشتر سەرۆکی هەرێم هەیبوو کە شخصی مەسعود بارزانی بوو ئەم جارە نەدرێ بە نێچیروان بارزانی ئەم دەسەڵاتانە کەمتر بکرێتەوە بخرێتە ژێر چاودێری پەرلەمانی کوردستانەوە بۆی هێزێک هەبێ دەستگایەک هەبێ ئەگەر دەستگایەکە کەمتوانە و بێدەسەڵاتیش بێ بەڵام هێزێک هەبێ بتوان لێ بپرسێتەوە کە پەرلەمان ینی ڕۆڵ ببینی یاخود بۆ لاوازکردنی نێسیمان بارزانی ینی پێدەچێت ئەمە پێدەچێت جۆرێک لە ملبلانێ هەبێ لە ناو پارتیشدا لەسەر ئەم بابەتە چکە مەسعود بارزانی لە سەروی هەموو دەسەڵاتێکەوە بوو لە سەروی پەرلەمانەوە بوو لە سەروی هەموو لە لوتکەی دەسەڵاتی تەنفیزیدا بوو هیچ هێزێک نەبوو لە کوردستان بتوان لە سەرۆکی هەرێم بپرسێتەوە بەڵام کاتێک کە تۆ دەچێت ناو پەرلەمان خۆی ئۆتۆماتیکی وایە کە تۆ لە پەرلەمان دەنگ وەردەگری متمانە وەردەگری گومانی تێدانە لە ژێر هەیمەنە و چاودێری پەرلەمانیشدا دەبێت مافی لێپرسینەوەی لە تۆ دەبێت بۆیە کاتێک هەوڵ دەدا نێچیروان بارزانی ئەگەر قرار بێ وەکو سەرۆکی هەرێم کە ئێستا تەسمیەکراوە لایەن پارتیۆتەوە وەکو حیزب بچێتە ناو پەرلەمان و لە پەرلەمان دەنگ وەربگرێ بێگومان دەکەوێتە ژێر چاودێری پەرلەمانیشەوە مەسعود بارزانی ئەمەی نەدەویست بۆیە ئێستاش مەسعود بارزانی ئەگەر لە دەرەوەی سەرۆکی دەستگای سەرۆکایەتی هەرێم و دەستگای حکوومەت و هەر دەستگایەکی تریشدا بێ هەر وەکو مەرجە و دوا بڕیار دەمێنێتەوە لە هەرێمی کوردستان هەتا کوردستانی شەیان ئەمە پارتیەکان وا دەڵێن ئەوان دەتوان وەکو مەرجعی پارتی سەیری بکەن دەتوان بەڵام بەکردەوە ینی ئەمڕۆ ڕۆ نابینی کە بڕیاری سیاسی ئابووری لای مەرجعی و کەسانەیە کە بڕایان پێێتی مەرجعی کەسێشتر نیە باشە بەس وەکو بڕیار دوا بڕیاری هەرێمی کوردستان بۆ منە لەگەڵ بەغداد لەگەڵ دەرەوە لە ناوخۆم بوو لەلای ئەو نییە پەیوەندی بە زەعیفی هێزە سیاسیەکانی ترەوە هەیە هێز سیاسەکانی تر زەعیفن بەڕاستی لە بەرامبەر پارتی لە ملبلانێ لەگەڵ پارتیدا سپاس دەکەم کاک سۆران بەڕێزوتت مەترسیەوەیە کە بۆ منە کەسێک لە سلکی ئەمنی بوو ئەم جار ڕاست پێدا بۆ سەرۆکی حکوومەتێکی ئەمنی بێ بۆ منە ئازادی بەرتەسک کاتەوە ینی مەسلەی مافی ڕۆژنامە نووسی و خۆپیشاندان وانەی مەترسێک لەم ڕۆوە هەیە دەزانی دەبێ ئەوە بزانرێت کە حکوومەت و سەرۆکی حکوومەت و کابینەکەی دێنە بەردەمی پەرلەمانی کوردستان لەوێ متمانە وەرەگرن لە پێشترا سەرۆکی یاخود با بڵین ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش دوای ئەوەی کە سەرۆکی هەرێمیش لە پۆستەکەی نەما و سەرۆکایەتی هەرێم بەس دیوانەکەی مایەوە ئەم دەستگایە کە ئەنجومەنی ئاسایشە کەس نەیزانیوە سەر بەکێ و سەر بەکوێیە یعنی لە پاش دەست لە کارکێشانەوەی سەرۆکی هەرێم چارەنووسی ئەنجومەنی ئاسایش نەگەڕاوەتەوە سەر حکوومەت لە چاودێری حکوومەتی یاخود پەرلەمانی پێقەبوڵ نەبووە بەڵام ئەم جارە ئۆتۆماتیکی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و تەواوی کابینەکە کەوێتە ژێر چاودێری و پرسیار و لێپرسینەوەی پەرلەمان بۆیە جیاوازی زۆرە لە نێوان ئەم دوو پۆستە و تەعامل لەم دوو پۆستاوە گەڕێتەوە بۆ خۆیان و بۆ ڕۆژانی ئایندەکە بزانین چۆن ئەتوانن مامەڵە لەگەڵەوە بکەن کە حکوومەت و حکوومەتداری چۆنەکەن و پێشتر دەستگای ئەمنی زانی ومانە ئەم ئەنجومەنی ئاسایشە چ گرفتێکی گەورەی هەبووە بۆ لایەنە نەیارەکانی حیزبەکەیان چ گرفتێکی گەورەی هەبووە بۆ
خۆ پیشاندان بۆ ئازادی کاری میدیایی بۆ چالاکی مەدەنی بۆ زۆر شتی تر بەڵام من پەیوەست بە قەزەی سەرۆکی هەرێم بەڕاستی پرسیارن نەکرد من دەمەوێت دێکشت بڵێم لە ڕاستیە ئەو قەزیەی کە پەرلەمانیان لەسەر پاک خست مەسەلەی سەرۆکی هەرێم بوو ئەوەی کە هەرێمی کوردستانیان بەو دۆخە ئاڵۆز و گرژ و پڕ لە قەیراناویە برد چونکە لە پەنای دەستبردن بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم بۆ چاکردنی کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی هەرێم حکوومەت فرسەتی هێنا لەگەڵ بەغدا تێکیدا نەوتی نەدا بەشە بودجەمان بڕا وەکو سزایەک بەسەر خەڵکی کوردستانە هێنایان بۆ ئەوەی کە مادام پەرلەمان دەست بۆ سەرۆکی هەرێمە بە ئەوانیش دەستیان بۆ قوتی خەڵکو و بۆ سزادانی خەڵک برد بۆیە وتیان کاتێکە ڕازی نابن بەوە ئەوە باجەکەیەتی ئەوە بەرپرسانی پارتیش و یەکێتیش نەیان شاردەوەکە سزای پەرلەمانیاندا پەرلەمان نوێنەرایەتی خەڵکەکە بۆیە سزای خەڵکیشیاندا هەر ئەوەی کە دواتر بە یاسایەک دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دابەش کرا بەسەر دامەزراوەکانی تری پەرلەمان و حکوومەت و ئەنجومەنی دادوەری پارتی ئەو کاتە ئاوا بیری بکردایەتەوە بە حزوری سەرۆکی هەرێم لە پۆستەکەیە دۆخی هەرێمی کوردستان هیچ لەو تەنگژە و لەو قەیرانوانەی بەخۆ نەئەبینی بەڵام تەنها پارتی دیموکراتی کوردستان بوو کە ئامادەی ئەوە نەبوو یەک وشە لەسەر ئەم قەزیە بڵێ کە ئامادە نەبوو بڵێ قوبوڵمانەوەرن دەست بۆ دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بەرن تعدیلی یاسای سەرۆکایەتی هەرێم بکەن ئێمە نەمانوت دەسەڵاتەکان هەمووی دێنین دابەشێکین بەسەر سێدامەزراوەکەی ترا وتمان بابەشێک لە دەسەڵاتەکان لای سەرۆکی هەرێم بمێنێتەوە بەشەکەی تری دابەش ببێ سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێرێ پارتی ئێستا ڕەئی وایە ئێستا پارتی ئەڵێ با کەمێ دەسەڵاتی هەبێ دەسەڵاتەکانی تری لای حکوومەت و ئەوەی بۆ پەرلەمانە بۆ پەرلەمانەوەی بۆ ئەنجومەنی دادوەریە بگەڕێتەوە بۆ ئەو ئەوی تری باقیچێکا لە پەرلەمانیش هەڵبژێردرێ هۆکارەکەی ئەوەیە نا هۆکارەکەی ئەوەیە ئەم قەزیە بە شەخسە نەکرا و پەیوەست کرا بە خودی کاک مەسعودەوە بەداخەوەی لەم ئەوانەی کە لە ناو پارتی دیموکرات هاتن وایان لە کاک مەسعود گەیان کە نابێت دەست بۆ ئەم پرسە ببرێ وەکو مقەدەسێک سەیریان کرد پارتیان بە هەڵا برد و کاک مەسعودیشیان بە هەڵا برد لەوا کە ئەم قەزیە ئەوەندە حەساسە پەرلەمانیان لەسەر پەک خزوەک ئینتیقام ئەگەر ناوە تا خۆڕەئی پارتی هەر ئاوایە پارتی ئەو کاتایوێت چۆنە بێ 111 کەس لە بری هەموو میلەت بڕیار بدات و دەنگ بدا بۆ سەرۆکێک کە سەرۆکی هەرێمی کوردستانە ئەی بۆ ئێستا بێ ئەی بۆ ئێستا دێن بەڵام لەگەڵ لایەنەکەوە کە لە ناو پەرلەمانە یعنی پرسێک لا دەکرێتەوە بۆ چۆنیش کارە دەکرێت دەزانی کاک حەکیم گۆڕان بۆچی ئەم پرۆژەیە هێنا لە ئەم کۆتاییانە هەڵپەساردنی یا سەرۆکایەتی هەرێم هەڵپەساردن نەبوو هەڵ نەپەسێناوە دامەزراوی سەرۆکایەتی هەرێمەوە تا سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم بوو بە وەزیر و نوێنەرایەتی سەرۆکایەتی هەرێمی کردووە لە ئەمریکاوە هەتا بەغا لە جێی خۆ بەس کاک مەسعود لەوێ نەما بوو ئەویش بەناو ئەگەر ناشوێنی پێشوازی و میوان هەر هەمان سەرۆکایەتی هەرێ و بینایە بوو باش مەبەستم ئەوەیە ئەو کاتەکە بزوتنەوەی گۆڕانە و پرۆژەیەی هێنا ئێمە وتمان ئەمە تەبیعی نییە ئەم پرۆژەیە سپاردنی هەڵمەبژاردننی سەرۆکی هەرێم لەگەڵ پەرلەمان بۆ چارەسەری ئەم پرسە بۆ ئەم خولە ئەمە نەتیجەکەیەتی کە ئێستا ڕەنگە دواتر گۆڕان بڵێ ئێمە یەکێک لە دەستکەوتەکانمانەوەیە سیستەمی حکومڕانیمان کرد بە پەرلەمانی سەرۆکمان هێناهی هەرێم لە پەرلەمانەوە هەڵمان بژارد ئێستا کاندیدی پارتی دیموکرات کاک نێچیرەڤانە کاک نێچیرەڤان لەو پەرلەمانە متمانەی حکوومەتی وەرگرتووە ئەسڵەن ئامادە نەبوو فەرشی سووری بۆ دانەخرێ بێ بۆ پەرلەمان
ئامادەی لێپرسینەوەی چی هەروتی نایڵم وەزیریش بێ بۆ لێپرسینەوە ئێستا بە تەمای وەک سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێرێژە چاودێری پەرلەمان نابێ نەخێر باشە بەس خەڵکیش بڵێ ئێوە پێشتر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن داوت با لە پەرلەمان هەڵبژێرێ ئێستا کلەوێ ینی کێشە چییە؟ نەنا من ئەڵێم کێشەکە پارتیە بۆ ئەو کاتە کردی بە کێشە لە کاتێکا ئێستا کێشە نییە ئەوە بێ جوابی ئەوەمان بنەوە بۆ لەبەرەوەی بە شخصە نەکرا ئەم پرسە پەیوەست کرا بە خودی کاک مەسعودەوە لە کاتێک ئەمەوتمان کاکە پەیوەستی بە کاک مەسعودەوە نییە. سپاسم دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵافتان لەبێت بینێرانی بەڕێز کاگتۆرە گەبگرم و لای بەڕێزە سەبارەت بە بەشداری لایەنەکان پێ دوایە ئەم جارە پارتی بڕواایەکی بۆ دروست بوو بە شەراکەت بۆی لایەنەکان بەشداری تیا بکەن و جیاواز لە ڕابردوو لە ڕاستیدا نازانم پارتی بێگومان ئەوەندەی کە بۆی بکرێ هەوڵدا بەشێک لە لایەنە سیاسەکان بەشداری بکەن. ئەوان خۆیان دەڵێن ئێمە حکوومەتی 50 بە 50 فەشەلی هێناوە، حکوومەتی بنکەفراوان فەشەلی هێناوە. ئیدی لەو نێوانەدا تۆ شتێک دەبێنێتەوە ناوی حکوومەتی زۆرینەی پەرلەمانی بەڕاستی دەبێت ئەمە تەشکیلکەی ئێگەمەش تەشکیل ناکەی جارێک کە ئێستا دەگەڕێنەوە بە حکوومەتی بنکەفراون ئەوەی کەوان ئێستا قسەی لەکەن و ئەوەی هێزە سیاسیەکانیش بەشێکی زۆر لە هێزە سیاسیەکانی ناو حکوومەتوانەی لە حکوومەت دەرکراون و بە گۆڕانیش و بە برادرانی بڵێ ئەوەی کە تاوەکو ئێستا واضح هەیە گرت و بڵێن نەوەی نوێ کە ئەعلانی ئەوەیان کردووە 100% ئینسان نازانێ ئەمەش بە نەتیجە هەروە وەک خۆی دەمێنێتەوە نا بەڵام باقی هێزەکانی تر ینی احتیمالی بەشدار احتیمالی ئەوەی کە بەشدار بن لە ناو حکوومەتی هەرێم کابینەی نوێمەدا و پارتیش ئەمەی پێ باشتر لەوەی کە یاخیبوون بەستمەوەیە کە هێزێکی وەکو یەکێتی کە بەشدار نەبێت بێگومان پارتی دەزانی ینی دەسەڵاتێکی ئەوتۆی نامێنێ لەو دی و دێگەڵەوە دەزانان دەسەڵاتێکی ئەوتۆی نامێنێ لەو دی سەیتەرەکەی سماقولیەوە ینی بۆیە یەکێتی بۆ ئەو بەشدار بێ باشتر یەکێتێکی لاواز باشتر لەوەی یەکێتێک کە لە هەموو کەناڵەکانیەوە شەو ڕۆژ پارتی بکوتێ گۆڕان بەشدار بێ بۆ ئەو باشتر بە 12 کورسیەوەکە بە 24 کورسی توانی گۆڕان بنێرێتەوە ماڵەوە وەزیرەکانی بنێرێتەوە مدیر عامەکانی بنێرێتەوە و پەرلەمان داخەو سەرۆکی پەرلەمان بنێرێتەوە بە 12 کورسی ئەو خواردنەوەی هیچی تێناچیا زۆر ئاسانتر دەبێت وڵای کۆمەڵی ئیسلامی هەتا ئێستا ڕێی وازە نەکڕێی وازانە یای کۆمەڵەتە ئێستا لەسەر بەشداری و بەشداری نەکردن بۆ من ڕوون نییە نازانم بەشداریەکانە بەزەوەی کە هەیە پارتی تا ئەندازێک وەکو قسە دەکرێت پێی باش نییە کۆمەڵ یا زۆری بەلاوە گرنگ نییە بەشداری بکە بەشداری پێی وایە تاوەکو ئێستا هەندێک لەو تەسری حشتانەی کە دەدرێت وایە تاوەکو ئێستاش بەپێ هێندێک لێ دوان مەرج نییە قسەی ڕسمی پارتی بێت یا قسەی ڕسمی یەکێتی یا هێزێکی سیاسی تر بێ
یا قسەی ڕسمی منیش نییە منیش تەنها خوێندومەتەوە بیستمە و گوێم لێ بووە گویا گۆڕان تاوەکۆم سەرکە ساتەش ئەم هێزەیە کە دەتوانێت ژەقام جوڵێنە لە سنووری سلێمانی دەتوانێت جوڵە بە خەڵککە دەتوانێت کێشە بۆ پارتی بۆی چێتیش دروستکە لە ناو شەقامدا لە جوڵاندنی خەڵکدا بەهەرحاڵ من ئەمە ڕەنگە بابەتیشتر بێ بەڵام ئەوەی کە دێتە سەر مەوزوعی بەشداریکردن بێگومان پارتی لە هەوڵی ئەوەدا بە پێی مەرجەکانی خۆی بەشداری بە هێز مەرجەکانی خۆلایەنە بەپێ ئەو مەرجانی کە پارتی خۆی هەیەی بەپێ و کارنامەی کە پارتی خۆی هەیەی ولا هەموو دنیاکانی چینیانی بۆ نمونە لە هەموو دنیا دەزانین چۆنە مەرجی پارتی وازەحە یعنی بەنسبەت گۆڕانەوە وازەحە پەیامەکە هەموو ڕۆژی دووبارە دەکرێتەوە نابێت شەریکی نیوە ڕێگابی دەبێت تاو کاتی ناو حکوومەتەوە تاو 4 ساڵەکە تاوا دەبێت قەیران هەبێ شەڕ هەبێ کێشە هەبێ خەڵک کوژرێ ڕۆژنامە نووس لێ بدرێ پەلاماری ئازادی ئینسانی ئەم وڵاتە بدرێ خوێندکاران سەجان تێ بدرێت نازانم زانکۆ لە قەیراندا بێت خوێندن خراپ بێ شەقامەکان خراپ بێ نەوت ناشەفاف بێ داهاتی گیرفانی خەڵک دەستی بۆ برێ و تاڵان بکرێ تۆ دەبێت شەریک بی لەگەڵ تۆ دەبێت ناو حکومەتە مێنیەوە تۆ دەبێت دەنگ نەکەی پەیامی دووەمیشی ئەوەیە لە هیچ هێزێکی قبول ناکات کە تۆ پێکل ناو حکومەت بێ پێچێت ئۆپۆزیسیۆن بێ وەکەوەی کێچێتی لە هێندێک باردادەی کرد و گۆڕان لە هێندێک حاڵەتدادەی کرد کە ناو حکومەت بوو یان کۆمەڵی ئیسلامی هێندێک زادەی کرد یعنی ئەمە پەیامەکانی پارتیە وازەحە یا لە ناو حکومەت یان ناو حکومەتی مستە دەرسە لەگەڵیمە متفقم لەگەڵی بۆچی لەگەڵی متفقی یا ئەوە تا تۆ ناو حکومەت یان ناو حکومەتی بەڕاستی ڕاستە وایە ناکرێت تۆ ناو حکومەت بی بەڵام شێوە لە تەلەڤیزیۆنەکە تۆ جنێو بە حکومەت دەی ئەمە یعنی چی تۆ وەزیرت هەیە تۆ لە ناو وەزارەتەکە قسە ناکەی باشە من ناڵێم حرمەتم هەیە کە قسە ناکەی وەزیرەکە بابێ قسە بکات لەسەر تەلەڤیزیۆن لە جیاتی ئەندا پەرلەمانەکە وەزیرەکە بابێ لە جیاتی سوحەفیەکە قسە بکات بابێ ئەوە کێشە و گرفتەکانی ناو ئەنجومەنی وەزیرانە ئەبەم شێوەیە نێچیروان بارزانی ڕێگا دەگرێت ئەبەم شێوەیە ناشەفافە تۆ ئاگال لە داهاتی نەوە نیە لە ناو ئەنجومەنی وەزیرانی وەزیری دارایی لە گۆڕان بۆ ئاگال لە داهاتی نەوە نیە کە یەکێکە لەو دەستەی کە دەبوایە پێشەم کەس بێت لەسەر تەلەڤیزیۆن قسە بکات ئەو شەریکە دەبێ ئاگادار تۆ بۆ جێگری سەرۆکی حکومت قوبات تاالبانی بۆ لێچێتی بۆ چۆن ئاگای لە مەلەفینەوە نیە ئەگەر کاتی خۆی عیماد ئەحمەد گوتیێمە ئاگامان لە فلس بەفسی داهاتی نەوتی بۆ ئەم قبولتەیانی بۆ پەرلەمانتارانیش ڕاستێنی و پەرلەمانتارانیش بێدەنگ بکرێنانی مەرجەکەی پارتی ڕەنگە پەیوەندێکی بە پەرلەمانیشەوە بێت پەرلەمان شتێکی جیاوازە پەرلەمان دەستگایەکی چاودێری تەشریعی ڕقیبە بەسەر دەسەڵاتی تەنفیزیۆ بەسەر وەزیرەکانی خۆشیەوە پەرلەمان ئەگەم مؤسسە بێ ئەگە بکرێ بۆ دامەزراوە دەسەڵات و هەیبەتی خۆی پێ بدرێتەوە پەرلەمان دەبێت بەر لەوەی کە نێچیروان بارزانانی لە پارتیە محاسبەکات دەبێت ئەو وەزیری کۆمەڵ ئەو وەزیری خۆی محاسبەکە فراکسیۆنەکەی وەزیری خۆی محاسبەکە کە کارێکی خراپ دەکات کە پەنا کارێکی خوانەخواستە گەندەڵیەک دەکات یا شتێک مەلەفێکی لەسەر ساغ دەبێتەوە گۆڕان بە هەمان شێوە یەکگرتوو بە هەمان شێوە یەکێتی بە هەمان شێوە پارتی بە هەمان شێوە پەرلەمان پەیوەندی بۆ مۆزوعەوە نییە ئەمە دەسەڵاتی تەنفیزی ئەم دەسەڵاتی تەشریعیە دوو دەستگای تەواو لە یەکتری جیاوازن و ئەوەی کە متمانەی لێ وەردەگیرە پەرلەمانە حکومەت لە ناو پەرلەمانەوە متمانە وەردەگرێت بۆیە لە ژێر سێبەر و ڕقابە و چاودێری ئەویشدا دەبێت بەرحاڵ من ئەوەی کە بەڕاستی بەلای منەوە مهمە ئەوەی کاکسۆران ژامەژەی پێدا گرفتی ئێمە لە ناو بێمە سەرمەزۆی هەڵبژاردن ناو پەرلەمان و ناو جەماوەر سەرۆکێرە ئەوەی کە بەنسبەت وڵاتی ئێمەوە بەڕاستی ناو جەماوەر بێن ناو پەرلەمان بە هیچ قیمەتێکی نیە تا دۆخی وڵاتە بەم شێوەیە بڕوات هەتا دۆخی وڵاتە بەم شێوەیە بڕوات هەتا قیمەتی هەڵبژاردن بەم شێوەی ئێستا بێت هەتا هەڵبژاردن نەزیه نەبێت نەزیم بەستمەوە نییە کە خەڵک نەچێت بە ساختەکاری دەنگدا هەڵبژاردنەکە لە سەرتاوە نانەزیە لە سەرتاوە پاکو بێگەر نیە چکە تو یەک دنیا مؤسساتی عسکەری و ئەمنی و پۆلیس و ئاسایش و مەحاکم و چیت هەیە هیچی سەربەخۆ نیە یعنی ئەمە پێشوەخت ئەمە فێڵە لە خودی هەڵبژاردن خودی کۆمسیۆنەکە سەربەخۆنی ناتوانێت بڕیاری یەکلایەنە بدات عفو بڕیاری سەربەخۆیانە بدات لەژێر هەیمەنە و فشاری هێزە سیاسیەکاندایە یعنی ئەمانە هەموو کاریگەریان هەیە بۆ سەر نەزاهەتی هەڵبژاردن بۆی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا هەر لە سەرتاوە نەزیە نیە لە سەرتاوە بزانانی دیموکراسیان نیە بە پێی پێوەرە دیموکراسیەکان سپاس دەکەم کاک سۆران سەرنجی بەڕێژ بزان سەبارەت بەلایەنەکان پێ دوایە تەنها بەشداریکی شکلی دەبێت یاخود شەراکەت دروست دەبێت ئەم جارە جیاواز لە جارەکانی ڕابردوو من قەناعەتم وایە پارتی دیموکرات دوو خاڵی هەیە لە مەبدەئی بەشداری پێکردنە یەکەمیان بۆ تۆ بەشداری پێیەکە یان بۆ بەشداریت پێناکە دەبینین زۆرینەی لێدوانەکانیانەوەیە کە حەزەکەن بزوتنەوەی گۆڕان بەشداری بکە بۆ ئەوە ناکە بێت حکوومەت چاک بکە و چاکسازی لە حکوومەت بکە عقلیەتەی کە وەزیرەکانی ناردەوە نەگۆڕا کاگنێکی لەگەڵ ناردنەوەیان نەبوو لەگەڵ ناردنەوەیان ئەوانەی کە ئێستا باڵا دەستن لە ناو پارتی و
کاندیدیان بۆ پۆستی سەرۆک وەزیران ئێستا خۆیان دێنە ناو ئەنجومەنی وەزیران. ینی زەمانەت نیە جارێکی تریژەمە دووبارە نەبێت. نا ئەوان پێشوەخت دەڵێن یەکەم زەمانەتمان بەرێ وەکو کاک دکتۆر وتی ناکشەیتەوە لەم حکوومەتە. ئەمە یەک. دوو چکە کشانەوەی کۆمەڵ لە ئەخیر لە حەزا زۆر ئازاری داون. ئەوەی کە خەڵکی وجا چییە؟ نا زۆر ئازاری داون. چۆن بەو شەرتە تۆیانەوێ کە ئەم جارە ئەی چەسپێنن نەکشەیتەوە و بێدەنگ بیت لە پەرلەمان. ینی پەرلەمانیشی تێدایە؟ بەڵێ بە زەمانەتی ئەوەی تۆ لە حکوومەت بی و بڵێ پەرلەمانیش ئیشی خۆیەکە و پەرلەمانتار چاودێری حکوومەتەکان نەخێر. ئەمەیان قبول نییە. ئەمە زانیاریە. ئەمە بەڵێ ئەمە معلوماتە. ئەوان پەرلەمانەکەی کەیانەوێ پەرلەمانەکەی 50/50یانەوێ کە ئەگەر ئێستەیەکێک نەڵێن ئەو کاتە پەرلەمانتار بۆ کەس نازانێت پەرلەمانتاری خولی یەکێیە کەمترینیانە ناسرێن. بۆ ئەوان ئەیانەوێ بڵێن لە حکوومەتی لە پەرلەمان بێدەنگی نەک بێدەنگێ بێ دیفاعیش لە حکوومەت بکەی و ئەوەش ڕووەدا ئەگەر نا قبولی ناکەن. ئەم مەرجەی تریان بۆ مەسەلەی سەرۆکی هەرێم حەسمەکەن کە ئەبێ ئێمە لە ناو پەرلەمان هەڵی بژێرین قبولت بێت و بەو جۆرە بڕوا. قبولیشیان نەبێ زۆر کێشە نابێ بۆ چکە خۆیان نەتوانن بیکەن. تا ئەم و سەرۆکی هەرێمی ژیانی بۆ متمانە وەرگرتن بەڵێ بە زۆرینەی ڕاهای پەرلەمانی هیچ کێشیان نییە. یعنی 56 کورسی نیوە زاید یەک. مەبەستم ئەمەیە تا ئەم ساتە ئەو کاتێک کە مەسەلەی سەرۆکایەتی هەرێم دێتەوە پێش لە پەرلەمان هەڵبژاردنە لە ناو خەڵکەوە چکە یاساکە تعدیل نەکراوە. ئەوان یانەوێ بڵێن ئێمە تعدیلەکەین دەیەنینەوە بۆ پەرلەمان. کێ وتوێتی لە حکوومەت بەشدارە و توێتی سیستەمە بێ بە پەرلەمانی بیکا بە دەستکەوتی خۆی. بەڵام خۆی ئەسڵی لوعبەکە بەم جۆرەیە کە باسمان کرد پێشتر ئەو قەزیە پەیوەندی بە کاک مەسعودەوە بوو. لە غێری کاک مەسعودەوان دەستیان شلە و ڕێکی شەکەون لەسەری بەلاشیانەوە تەبیعیە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم لە 12 خاڵ با 4 بمێنێتەوە با 6 دەسەڵاتی تەشریفاتی بێت پیان ئاساییە. بڵێ یانەوێ وەکو هەندێک لە لێدوانی بەرپرسان هەیە هاوتای دەستوری عێراقی کەن وەکۆی سەرۆک کۆمار لە عێراقا چۆنە با سەرۆکی هەرێم ئەولاترە وابێ. بەڵام باشە بەزەمە دەستکەوتنی بۆ لایەنەکانی و پۆستێک کە پێشتر باسی یانی ئەمەیان دەکرد. وەڵاهی من باسم کرد عەقڵیەتی حکومڕانی ئەم دوو هێزە بەو جۆرەیە لە خولی پێشووی پەرلەمان پارتی دیموکرات سەرۆکی لیستەکەی مەکتەبی سیاسیەی نێرێ. ئەم جارە کوالێتەکەی دابەزانەوە سەرۆکی لیستەکەی سەرکردایەتیەی نێرێ. وەزائیدەن پێکهاتەیەکە نێرێ هەستەکەی ئەمانە ئیشان بە پەرلەمان بۆ ئەوە نییە کە دەستگایەکی تەشریعی بەهێز ڕقابی بەهێز وەکۆی کە لە تعریفی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هاتووە مەرجعی یاسایی و سیاسی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانە. بەڵێ بەس بۆ سەرۆکی حکوومەت ئێستا بۆ سەرۆکی هەرێم پرسیار لە خەڵک دروست بۆ چکەی کارا دەکرێتوەنی مودەی زەمەنی هەیە کارا بکرێتەوە؟ دەزانی بە پێی ئەو یاسایی کە بزوتنەوەی گۆڕان هێنای بۆ پەرلەمان و تێیان پەڕان دەڵێ سەرەتای خولی ئایندەی پەرلەمانی کوردستان ئەم پرسە یەکلای یەکاتەوە. یعنی لە وەرزی یەکەمە یا دووەمی خولی یەکەمی ساڵی یەکەمی ئەم خولا ئەو پرسە ئەتوانن سەرۆکایەتی هەڵبژێردرا تعدیلی قانونی سەرۆکایەتی هەرێم یەکسەر تەقدیم بکەن. باشە بەس بۆ کۆمەڵ ینی گوێمەلانێک بەرپرسی پارتی بێت کە پێیان خۆش نییە بەشدار بێت بە بۆچین تۆ کارەکەیت؟ لە ڕاستیە ئەوان پێیان خۆش بوو کۆمەڵی ئیسلامی کورسیەکانی ببێ بە نیوە جەماوەرەکەی نیوەی لە دەست بە و ئەمەش لەسەر چی بووە بەڕاستی لەسەر هەڵوێستەکانی ڕابردووە چ برایانی یەگرتو ئیسلامی چ بزوتنەوەی گۆڕان باجی هەڵوێستی ڕابردویانەدەن بە ملاحەزە لەسەر تەزویر و لەسەر ئەو هەموو شتێکە لە هەڵبژاردنەکە هەیە باجی هەڵوێستی لە ڕابردویانەدەن هەر سێلا لە حکوومەت بووین باشە دوانمان
لە کۆتاییەکەی کشاینەوە سێمیشمان بە دەرکراوی لەگەڵ ئێمە کشایەوە ئەوە نەتیجەی انتخابات بەو جۆرە بوو بۆیە پارتی دیموکرات حەزیە کرد کۆمەڵی ئیسلامیش بێ بە 3 کورسی ئێستا یەکێک وایە لەو لایەنانەی لە جەولەی یەکەما بەهاتایە و پێشوازی بەشداری حکوومەتی لێ بکردایە و بیشی وتایە پێمان خۆشە بەشدار بن و ئەبێ بەشداریش بن بەڵام کۆمەڵی ئیسلامی کە دەنگی زیادەکە لەسەر هەڵوێستەکانی چ لە حکوومەت چ لە پەرلەمان پارتی ڕەنگە ئەمەی پێخۆش نەبێ پێی خۆش نەبێت تۆ لە حکوومەت بی جەماوەرەکەت لێت ڕازی بن بە نیسبەتێک لە پەرلەمان بی جەماوەرەکەت بە نیسبەتێک لێت ڕازی بن هەردووکی ببێتە دەستکەوت بۆ تۆ ئەو حەزیە کرد کۆمەڵی ئیسلامیەکێک بێ لەو لایەنانەی شەشەکەی بکا بەسێ و کاتایی ودوەرە حکوومەت بۆیە ئێستا ترسیان لەوە هەیە کۆمەڵی ئیسلامی بێدەنگ نەبێ بێدەنگ نەبێ لەوەی کە لە کاری پەرلەمانی کاری خۆی بکا فراکسیۆنەکەی و کۆمەڵی ئیسلامی ناچێتە ژێرباری ئەوەی بە بەشداری لە حکوومەت بێدەنگ بێ ئەم مەرجانەی کە بەڕێزت باس کرد بە دڵنیاییەوە من وا تەماشای سەرکردایەتی خۆمەکەم لە حیزبەکەم کە ئەمانەی قبول بێ ئەبێ قبولی بێ لە خولی ئایندا ببێ بە 3 کورسی بەس پێ دوای قبوڵیەتی نەخێر کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاندووە بڕیاری پێشوەختەی نەداوە کە ئەگەر بەڕێی شەخصی من بێ وەکو پەرلەمانتارێک پێم وابوو دەبێ هەڵوێستی خۆی ڕابگەینێ بڵێ من لە حکوومەتێک کە بەشدارە لە بردننی داهاتی ئەم وڵاتە لە 27 ساڵە نەک لە 4 ساڵە لە بەدبەختکردنی خەڵکی کوردستانە لەو هەموو نەهامەتەی بەسەر ئەم هەرێما هێنای بە هیچ شێوەیەک ئامادەنیم جارێکی تر بێمەوە ها حکوومەتێک بەشداری بە وەزیرێک بە 2 وەزیر بەشداری نییە لە حکومڕانێتی ئەم هەرێمی کوردستانە کە سەرۆکایەتی هەرێمی لە دەرەوەی هەڵبژاردنە ئەنجومەنی ئاسایشی لە دەرەوەی هەڵبژاردنە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی لە دەرەوەی هەڵبژاردنە دەستگا ئەمنیەکانی لە دەرەوەی هەڵبژاردنەوە هەمووی حیزبین ئەنجومەنی قەزا هەر هەمووی حیزبی کۆنتترۆلی کردووە و لە دەرەوەی هەموو شتێکە کامە بەشداری کۆمەڵێک وەزیری بووە با تەعینێکە ئەمریان پێ دەرەکە کاروباری ڕۆتینیان پێی نەکا پارەیان لە بەردەست نییە نەتیجەش ئەڵەیە بۆ قساکەی خۆ تۆش بەشداری لە ئێمە لەگەڵ ئێمە آخر لە چی بەشدارم تۆ نەوت هەموویە بی بەشی برادەرەکانتە دەی لە یەکێتی کە کەمیانە دەیتی ئەڵێ ناگامان لێ نیە و ناڕازین و دەنگیان لێە کە زۆریانە دەیتی هەمویانە بنەوە بە برابەش و کێشیان نامێنێ بۆیە بەداخەوەی لێم تەماعی ئێستەی یەکێتی و پارتی لەسەر پلە و پۆست و حکوومەت هێندە زیادی کردووە لە 50-52 زۆر مەترسیدارترە بڕۆ بزانە چ شەڕێکەکەن لە بەغدا لەسەر وەزیرێک ئەگەر ئەو شەڕانیان لەسەر مادەی 140 بکرایەسە کەرکووک و شەنگال و خورمات و نەئەفرۆشرا کوردێکتیایە زەلیل و بێدەسەڵات بێت ناسنامەشی لە دەست بە بۆیە ئەمانە بەڕاستی من قەناعەتم وایە بەشداریکردن لەگەڵ ئەمانە لەم حکومڕانێتی و حکوومەتە بەشداریکردنە لە تاڵانی و دزی و ڕۆژنامە نووسکوژی و جەردەیی و نەودزی و هەموو بەدبەختیەک و ئێستەش نیازیان هەبێ بڵێن وڵا ئێمە ئەزمونێکی نوێ پێشکەشەکەین ئەوەی ڕۆی ئەو ئەزمونی ئێوە بوو و ئێستا هەر ئەوانن لەو حکوومەت و حکومڕانیا بەشدارن بۆیە بەڕاستی من پێم وایە کۆمەڵی ئیسلامی پێویستی بەوە نیە لەوەها حکوومەتێکا بەشدار بێ پێویستی بەوەیە بەرەی خەڵکی خۆی بەرنەدا کە بەریشی نادا و بەردەوامیش بێ منەتیشی بە وەزیر و 2 وەزیرە نەبێ بە مەرجی بێدەنگکردن و بێ ئیرادەکردن و سەرکوتکردن بەشدار بێ لە حکوومەتێکە سوپاس دەکەم کە تورکاتمە کەمەوە سەباردۆی هەوڵەکێ بۆ لێکترازانی لایەنەکانی و پۆزیسیۆنی پێشوویانی بە تایبەتی کۆمەڵ و گۆڕان پێ ئەم هەوڵە سەردەگرێت جاوان مافی خۆیانە هەوڵدن بۆی لێشام ترازیان ئەوان بۆ خۆیان دەبیان دە بە ئاگا بنێ ئەوەندە بتوان بەرنامەیەشی هاوبەشیان هەبێت بەداخۆ بەڕاستی لە کوردستاندا ئۆپۆزیسیۆن بەم ئەندازەیە نەیانتوانیوە بەرنامەی هاوبەش بدۆزنەوە کاری بیەکەوەی بکەن بتوان سنگ و قورسایەکی گەورە ئەگەر هەشیاوان بێ و سنگ و قورسایە وەک خۆی بپارێزن لە بەرامبەر دەسەڵاتدا ئەم شەرخی کە کەوتوتە ناو هێزەکانی ئۆپۆزیسیۆنیشەوە خودیەوەی کە سوودمەند یەکەمە تێیدا دەسەڵاتە بە پلەی یەکەم پارتیە دواتر یەکێتێ و وەزەرمەندی یەکەمیش خەڵکی کوردستان ناڕازیانێت گۆڕانکاری بکات بەڵێ
لایەنێک بەشداری پێ ناتوانێت گۆڕانکاری بکات زین چۆنە گۆڕانکاری تۆ لە چی دەکەی من هەمیش بڕوا بکە ئەو کاتێک کە لە 2014 گۆڕان چۆتە ناو حکومت هەر قسەم کە 2 سا شەرم قسە دەکەم لە کەێنی شەرەوەم گوت ئەو کاتی جوم 2 سا شەرمە دێڵ یعنی تۆ وەزیری دارایی دەراتی وەزیری پێشمەرگە دەراتێ یعنی تۆ لە ناو سیستمی سیاسیدا باشە کۆی سیستەمەکە ئیفلیج بووە کۆی سیستەمەکە داوەشاوە کۆی سیستەمەکە وێران بۆ کۆی سیستەمەکەت پێ خراپە باشە تۆ چۆن دەتوانانی سیستمێکی خراپ لە ڕێگای 2000ەوە بۆڕی لە کاتێکدا کە تۆ تەنها وەزیری شتێ وەزارەت نییە بەس وەزیری تۆیە هیچ شتێکی تۆ نیە دۆسپاس بۆ دکتۆر جعفەرعەلی ئەندای پێشتوری پەرلەمانی کوردستان و سەر عومەر ئەندای پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵ مامان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ کاران تاوەناوی دیکە خواتان